و لە نەخۆشخانە سەردای بریندارەکانمان کرد بۆی بە دۆداچوونی ڕۆژی تەندروستیان بکەین کاری پێویستیان بۆ ئەنجام درراوە دیارە یەکێکیان باید تەندروستی زۆر خراپ بۆ سەرەتا بەڵام خۆشبەختانە ژیانی گەڕاوەتەوە و ئێستا عملیات و هەندێک پێداویستی تری ئیجراعاتی تری پێویستە لە ڕۆژانی داهاتوش هەردوو پێشمەرگە لە نەخۆشخانەی ئیمرجنسین لە شاری هەولێر و لێرەش بە 24 کاتژمێری بۆ هێزەکانی پێشمەرگە پزیشک و کارمەندانی تەندروستی و پێداویستی پزیشکیەکانی فریاگوزاری سەرەتایی هەروەها بۆ ئەمبولانس و زیادکردن و پتەوکردنی ئەم یەکە پزیشکە لێرە لەگەڵ بەڕێز بەرپرسی محوەڕی کەرکووک لێرە ئێمە کۆبنەوەکمان کرد ئینشاءڵڵا ئەم ڕووداوە دووبارە نابێتەوە بەڵام لە هەر حالەتێکیشدا ئێمە وەکو وەزارەتی تەندروستی هەموو تیمەکانی پزیشکی و هەموو نەخۆشخانەکان لە خزمەتی پێشمەرگە دەبین پێشمەرگە سەروەری هەمومانەوە ئێمە بە هەموو توانامان پاڵپشتی خزمەتگوزاریەکانی تەندروستی دەکەین بۆ پێشمەرگە قارەمانەکان ئێمە ئەگەر لە بیرتان بی لە میحۆرەکانی سنووری هەموو پارێزگاکان لە هەرێم کوردستاندا لە هەموو شوێنێک وحدەی پزیشکی هەیە و ئەمبولانس و پێداویستی پزیشکی و کارمەندی ئێشگر و ئەو پێداویستیانەی کە لە موقعدا دەکرێت هەیە بەڵام پێویستی بە ئیحالەش هەیە بۆ عملیات و بۆ خزمەتگوزاری گەورەتر و زیاتر لە ناو نەخۆشخانەکان بڕێ لە هەموو محۆرەکان هەیە بەڵام بەڕێستانزان ماوەی چەند ساڵێکە بەهۆی نەبوونی ئەو شەڕ و پێکدادانانە ڕەنگە ماوە ڕووداوێکی ئەوها نەخوازراو لە ناکاو پێویستی بە پێداچنەوە هەیە پێویستی بە پتەوکردن و پاڵپشتی زیاتر دەبێت.